بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی سێوی سەڵە سلااوان لە بێوارەتان باش بێت بەو هیوایم کە تەندروستی هەمولایەکتان زۆر باش بێت و لە ئێستا بینەری پرۆگرامی سێوی سەڵز بن ئەم ێوارەیە باس لە یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانەکەین و باس لە یەکێک لەو پێداویستە سەرەکیانەکەین کە زۆرینەی کابانەکان ڕۆژانە ئەگەر لە ژەمێکی شابێت بێگومان بەکاری ئەهێنن و کۆمەڵێک زانیاریتان لەباری ئەو کەرەستە تایبەتەی نێو چێشخانەکانەوە پێبەخشین بۆ هیوایم تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن وەم ئێوارەیە شێخ عەلیمان لەگەڵا کۆمەڵێک خواردنی تایبەت ئامادە کات و پێشکەش با سفرە و خوانەکانی و زوو خۆشەویستێکین و بزانین کەرەستەکان چین و خواردنەکانیم ئێوارێشمان لە چی پێکاتوە شەواری سلااو لێبێ ئەم کاتت باش بێ تۆ چۆنی تەندروستی چۆنە باشی ژی زۆر سپاس ئەم دیزاینە بای خۆم زۆر تایبەت اینجارە کە ئاوا سێری خواردنەکەی سێری بڵین کەرەستەکانەکەی خواخواتە خێراز و خواردنەکە دروست بێت و دەستکەی با خواردنە ئەمڕۆ کەرەستەکانمان سادە دەرئەکەون بەڵام ئاڵۆزیشە ئاوا سادە دەرەکەی بەس بەڵام ئەوەی کە پێی ئامادەکەین زۆرە باشە اینجا ئەم ئێوارەیە با من بڵێم یەکێک لەو خواردنانەی کە مناڵان بە تایبەت زۆریان حەزلەتی و زۆر کاتیش ئێمە لە جەرەوەتە لە ڕێستۆرانتەکان ئەم خواردنانە ئەخۆین چکە لەوانەیە کاتیشی زۆر نەوێ بەڵام هەندێک کاتێ شێوازی دروستکردنەکەی لەوانەیە زۆر بمانوێت بە دوایە بن لەبەری خواردنەکە ڕۆژ ئاواییە و خواردنیم ئێوارێمان نۆدڵسە جانۆ سەدایبەتەکەی شەف عەلی بزانین چۆنە ئەمڕۆ ئێمەم جارە زۆر جیاوازە لەبەر ئەوەی من نە قیمە بەکارهێنم نە هیچ بابەتێکیکە من ئەمڕۆ جیاواز سۆیامان هەڵبژاردووە یاخود سۆژە یاخود پێوترە گۆشتی وشکە ئەم سێناوی هەیە کە لە ناو کوردابوو سێناوە مەشهورە بەس زیاترتان نەڵێن گۆشتی وشکە کەس نایناسێ باشە ئێستا خەڵک بەکاری ئەهێنێت یان کەمترە وەڵایی هەست ئەەکەم خەڵک زۆر ینی کەم بەکاری بهێنن باوەڕ ناکەم خەڵک زۆر ئاشنابێ بەم شتە چکە شێوازی بەکارهێنانەکەی تۆزە جیاوازە و کورد زۆر ئاشنایەتی نییە لەگەڵ شێف ساڵانی زۆر بەکاریان ئەهێنا بەڵامی تۆ بزانم دواتر ئەویان بیر نایە من حەزم کرد شتێکی جیاوازی پێ بکەم بۆ ئەمڕۆ پێشنیارم کرد لەگەڵ نۆدڵسا هەستمەگە شتێکی تایبەت دەرەچێت باشە ئیترم ڕێشەڵا ئامادەی ئەەکەین نۆدڵس بە گۆشتی وشک یاخود بە گۆشتی سۆیا بەس جیاوازەکەی لەوایە کە ئەمە ڕێژێکی زۆر پرۆتینی تایە ئەمە خاڵیە لە کۆرسسترۆڵ واتە ڕێژەی کۆرسسترۆڵ کەم ئەکاتەوە و چارەسەرە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیانە یاخود نۆرە دڵیانە یاخودر کێشە و گرفتێکی دڵیان هەیە زۆر باشە کۆمەڵسوودێکی تەندروستی زۆر باش هەیە جەلێرە کە سپاگێتیەکە بینین یەکسەرە لەین بگومانە بیان سپاگێتی بیان نۆدڵس بێ ئەم ئێوارەیە شێف عەلی نۆدڵسمان بۆ ئامادەکە شێوازە تایبەتەکەی دروستکردنی تۆ چۆنە بۆ نۆدڵسەکە جیاوازەکەی لەوایە کە سۆیای تیا بەکارەهێنین قۆناغەکانی دروستکردنەکە بە ڕەنگی سوور نایکەین واتە هەیە بە دۆشاوی خودت بە تەماتایکە من بۆ ئەمڕۆ کرێمە بەکارێنم کرێم تەڵخ یعنی نۆدڵسێکی سپی نۆدڵسی سپی پێکاتەکانی ئەمڕۆمان بریتین لە قارچک لەگەڵ سۆیاکەیە و سەوزەوات بەکارەهێنین بابەتی بەهاراتیش بەس خوێ و ئاڵەتی ڕەش بەکارەهێنین جەبا من بە بینەران بڵێم کە کەرەوزمان هەیە بری زۆر ناسک و جوان بووەم زانی معدەنووسە ناکەرەوز زۆر کەسێ شێف جێی ناکاتەوە من خۆشم ێسەر جێی ناکەمەوە ئەبێ بیخۆم بۆنەکەیان زۆری فەرقا ڕاستە لە شێوازەوەکو یەکن هەندێک جار هەیە بڵین پەلکی کەرەوز تۆزێک پان و بڵین گەورەترە بەڵام هی معدەنووس زۆر بچووکە ئەوە بزانیاریەکە بۆ تۆ بچووکترە و لەگەڵەوەشە بڵین معدەنووس کەمێک ڕەنگی تۆخترە سەوزێکی تێرترە شویتمان هەیە لەگەڵ نعنایە باشە ئەمان سوودێکی سەرسوڕێنەری هەیە کەرەوز کە خۆشم تازە و سێرچم بۆ کردو بۆ سەر ئێشە زۆر باشە بۆ کەسانی کە ژانەسەرێکی توڵیان هەیە زۆر ئیسفادە هەیە کە بیکێ بە گیراوەیەک و بیخۆی سەر ئێشە کەمەکاتەوە اینجا پێمان بڵێ زەڵاتەکەش لە چی پێکێت زەڵاتەکەی ئەمڕۆشمان نۆک بەکارهێنین زەڵاتێکی جیاوازە نۆک پیازی سوور پاشان بیبەرەکە چۆن نینەکەین یەکسەر وردی ناکەین بخێنە ناو زەڵاتەکەەوە ئەبێ سووریکەینەوە دواتر لەگەڵ زەڵاتەکەی تێگەڵەکەین ئەمڕۆ شتەکان سوورەکەیتەوە شتەکان تەنیا بەس بۆ زەڵاتەکە تەنیا بەس بیبەرەکە سوورەکەینەوە بەڵام بۆ بابەتی نۆدڵسەکە بڵێ اینجا لەگەڵ سوورکردنەوەیە تۆ زەیتی زەیتون بەکارێنی لە کاتی گەرمکردنا چۆنە من زەیتی زەیتونەکە بەکارێنم بەڵام هەوڵێن نەچێتە پلێکی گەرمی بەرزە و دووکەڵی لێ بەرز بێتەوە و سوودە
تەندروستیەکەی لە دەست بات کە چۆ حاڵەتەوە سوودە تەندروستیەکەی لە دەستەیە بەگوانجان دەکاتێلانێ بێ بڵێن ژەهریش بۆ لەشی ئێمە لە پلەی گەرمی بەرزە ئەوە بابەتێکی زۆر گرنگە کە بە تایبەت کابانەکانە بێ ئاگادار بن اینجا بەهارات چیمان هەیە بەهارات ئەمڕۆ بەس ئاڵەتی ڕەش لەگەڵ ئۆریگان و خوێن ئەو سێ پێکاتەوە بۆ کامیان بەکاری هێنی بۆ هەردووکیان هەم بۆ زەڵاتەکەش بەکاری هێنم ئۆریگانۆکە بۆ نۆدڵسەکەیە خوێکە و ئاڵەتە ڕەشەکە لە هەردوو لایە مشتەرەکە بەکاری هێنم جا من ئەو نۆدڵسە دایمەن کە با بڵێن لای خۆمان پێڵین سپاگەتی ئەو سپاگەتی کە ئەمانوی زەردیکەین شێوازێکی دروستمان پێ بڵێم با من هەندێک شێوازێ پێ بڵێم شێف بزانم شێوازانە دروستن یان نا ئەگەر لە ئاوی ساردا بیکوڵێنین و خوێ تێکەین و کەمێک زەیتی تێکەین ئەمە چۆنە تەواوە ئەوە تەواوە ئەگەر لە ئاوی گەرما بیکوڵێنین و زەیتی تێنەکەین خۆی زەیتەکەی لەبەر چی ئێمە تێەکەین بۆ ئەوەی نەنووسێبەیەکە و باشترە کە تۆ ئەو زەیتەی تێنەکەیت تۆپەڵە ئەوێ ئەو نۆدڵسە خۆشە دەرناچێت کە تۆ ئەتەوێت لە کاتی خواردنە هەمووی تۆپەڵ ئەوەسێ باشە ئەی بڕی ئەو ڕێژە خوێی کە ئێمە ئەمانەوێت بۆ منە بۆ ئەو خواردنە بە تایبەتیش من کە مشارێک بۆ کۆڵێن چنە خوێکەوە ناو چێشتەکەەوە بەڵام لەگەڵ ئەوەیە خوێکە لەگەڵ ئەو زیاد بکەین یان لە کاتی لێنانی واتە تێکەڵکردنی کەرەسەکان من لەگەڵ خوێی زۆرانیم ڕێژێکی زۆر خوێ و هەتا پێشمانەکرێ خوێی هیمالایە بەکاربێنین باشترین جۆری خوێە باشە پێمان بڵێ چ کاتێ بەکاری بێنین خوێکە ئێمە بەکاری هێنی من ئێستا تێ ناکەم لەگەڵێ من ئەو کاتی کە ئاوەکەی ئەڕشم و کەرەسەکانی تر سوور ئەەکەمەوە خوێکە لەگەڵ کەرەسەکانە بەکارێنماتە هیچ خوێک ناکەمە ناو نۆدڵسەکەمەوە باشە یەک تەکنیکی تریش هەیە من بۆ نۆدڵسەیزانم ئەویشەوەیە کە وەکۆڵێن زرد بوو لای خۆمان دواتر کە ئاوە گەرمەکەیمان ڕشت بە ئاوی سارد بیشوێنەوە طبعاً ئەوە بۆی کاربۆهیدراتەکەی بڕوات ئەوەش تەکنیکێکی باشە ئەوەش هەر تۆژەوە دەکاریم حاضر باشە منش کۆمەڵە زانیاری باشە منی لێنە بخۆرێرە وردەوردە حەزەکەی دەست کە بە جنینی بابەتەکان لەگەڵەوەشا کۆمەڵێک پرسیاری تر ئەەکەم اینجا خۆی نۆدڵز بەو دوو شێوازێ بڵێن بە سپی و بە سوور لێیان بێت ئەمڕۆ بۆچی سپیەکە هەڵبژار ئەمڕۆ کرێمەمان هەڵبژار لەبەر ئەوەی لەگەڵ سۆیاکە خۆشترە تامێکی خۆشتر و چێژێکی تایبەتی هەیە و نعناشی بۆ بەکارهێنین ئەوەی تر خۆشیەکە باشە ئەگەر بۆ نمونە من لە جیاتی شیرەکە بمەوێت دۆشاویان تەماتە بەکاربێنم ئەتوانی ئەو کاتە چۆن لێنانەکەی چۆنە تەنیا ئەمە ئەگۆڕی بە دۆشاو نفسی طریقە ئەڕۆی دۆشاوەکە ئەگرینەوە دۆشاوەکە توانین لەگەڵ سووری کەیتەوە ئەو کاتێک کە تۆ کەرەستە سوور ئەەکەیتەوە کە ئەمە سوور کردەوە دواتر دۆشاوی تێکە چکەگەر پێشوەختە تۆ دۆشاوی تێ بکەیت دۆشاوەکەت ئەسووتێ پێویستە مەجوان سوور بێتەوە دواتر تۆ هیت بابەتەکانی تری تێەکەی زۆر باشە اینجا جگە لە ئەم کەرەسانی کە ئەمڕۆ تۆ واتە بیبەری ملەوەنا قارچکە و چ بابەتێکتر بوو شەف پیازی سوورە بۆ ناو نۆدڵسەکان بۆ ناو نۆدڵسەکە بۆ ناو نۆدڵسەکە قارچک بەکارەهێنین لەگەڵ ئەمانە هیچی ناخێنە نۆدڵسەکە بابەتی بیبەشتەکان ئەو بۆ زەڵاتەکەیە قارچکە لەگەڵ سۆیاکەیە و سەوزەوات باشە حەزەکەم قارچکەکە بژنم بەس ئەترسم کاتی بوێ اینجا لەبەرەوەی تا دەستکێشەکەمە دەستم ئەوانە زۆری پێچێ دوانیێشێ وڵا پێچ بیرۆ بخۆم هەر کاتێ قارچک ببینم لە هەر شوێنێک بێت جنینەکەی لەسەر منە نازانم بۆ تەنها بۆ قارچکی جوام شێف بۆ بابەتەکانی نەرمە هیلاکێ ناگەکسەر ئەی جنیت اینجا با بڵێن ئەم بابەتانی کە تۆ ئاماژەت پێ کرد بەڵێ ئێمە گەر لە بری با بڵێم بیبەرە ڕەنگا و ڕەنگەکە یاخود قاچکەکە ئەتوانین چیتر زیاد بکەین وڵای ئەتوانیت ئێستا سپاگێتیەوەی خۆشە لەگەڵ هەموو شتێکاوانی هەموو شتێکی تێ بکەی هەر چۆن تێ بکەی هەر خۆش دەرەچێت باشە هەندێک کاتەیە شێف شێوازی لێنانی جیاواز جەمە زۆربەی کاتە دروستی کەم بە سوور دروستیەکەم لەگەڵەوەشا هین بڵێن بیبەری سەوز لەگەڵ کەرەوز تۆ شێوازە تەقلیدیەکە بەکارێنێت کە ئامە کەسێ بۆ شێوازەکە و پەتاتەشی تێگەی زۆر ڕاستە شێوازێکی تەقلیدیە بەڵام شێوازێکیشە چێژبەخشان جامڕۆ شێوازێکی جیاوازتر تاقیەکەینەوە هەست دەکەم ئەم کاتیشی زۆر ناوێت و لەگەڵەوەشا کەرەستەکانیش زۆر ئاسانن شێف ئەگەر بۆ نمونە کەسێک یاخود دایکێک ئێستا بێوێت ئەم خواردنە دووبارە بکاتەوە کابانێک بەڵام گۆشتی وشکی دەست نەکەوت چی توانێت بەکاربێنێ لە بری قیمە بەکاربێنێ قیمە ئەگەر بۆ نمونە کەسێکشە حەزی لە هیچ بابەتێکی گۆشت و قیمە و سۆیاژ نیە توانێت بە سەوزەوە دروستیکەی زۆر باشە تەنها بە سەوزەوە دروستیکەی بێگومان لەگەڵ بەردەوامە بین شێف و پاشکەمێکی تریش لەگەڵ پزیشکی بەڕێزایی نەلات و گفتوگۆکەین لەسەر ئەو بابەتە گرنگی کە لە دەستپێکی پرۆگرام و ئاماژەم پێکرد زۆر باش ئەویش بەکارهێنانی ڕۆن و هەروەها زەیتە
نجمع خوراکەکانمانە بزانین کامیان دروسترە و ئەو کۆمەڵە پرسیارە زۆری کە لای ئێمە هەیە بزانین کام جۆرە ڕۆنە یاخود زەیتە ئێمە هەڵبژێرین بۆ ئەوەی کە زیان بە تەندروستیمان نەگەێنێ کۆمەڵێک پرسیاری زۆر ئاراستەی زۆر بەڕێز دکتۆرە چیمەن ساڵح کە بەڕێزیان سپۆری خۆراک نەکەین داوا لە بەڕێزیانەکەم فەرمونە لای من دکتۆرە گیان زۆر بەخێر بێی سڵاو لێبێ سەرچاوەکانم تۆ چۆنی تەندروستی چۆنە فەرموو دکتۆرە گیان زۆر بەخێر بێی بەخێر بێی دکتۆرە باشی دەڕم تەندروستی چۆنە باشی لەگەڵ خواردنە خێرانەیە بینە چۆنە باشی باشم خۆت کابانێکی چۆنی باشم هەموو شتێک ئەزانم یعنی هیچ خواردنێک نییە کە نەیزانم لە شەرقی لە غەربی تەنانە کفتە سەر و پێ هەمووی ئەزانم کوبە خۆشە لەگەڵ خواردنیا باشی وەنیە زۆر لە دایکان دروستیەکەن بەس حەزیان لێ نییە من بە ئەم لە هەموو شتێک وەرەگرم یعنی حەزم لێ تەنانەت خواردنی گیاییەکان تاڵ شیرین یعنی هەموو شتێک تام بکەی بۆ ئەوەی تامی هەموو شتێک بکەی لەنەر دکتۆرە گیان اینجا ئەمڕۆ تەوەرەکەمان بێگومانم کە کابانێکی زۆر پێویستیان بە زانیاری دروستە لەم بابەتەوە اینجا تۆ خۆت با سەرەتا ئەوە بپرسم لە ڕۆن و لە بەڵێن دووکی حیوان و لەگەڵ زەیتە ئەمە سێ بابەتن کە هەندێک لەو کەسانی کە ئێستا کیتۆ ئەکەن یاخود خواردنی تەندروست ئەخۆن دووک بەکارێن بەشێک لە دایکان کە بە تایبەتی برنجی کوردی لێنێن ڕۆنی خەز بەکارێنن و زەیتەکەش ئێمە زۆری نەمان ینی زۆرینی کابانەکان و دایکان لە ماڵەوە بەکاری ئەهێنن جا پێم خۆشە یەک جیاوازیمان بۆ بکەی لە نێوان هەرسێکیانە بزانم کە ئەم سیانە سێ پێکاتن جیاوازیەکان چییە و پێشمان بڵێ ئەگەر بەکارمان هێنا کامیان سڵاو لە بینەران ئینشاءڵڵا ئەم گفتوگۆیەمان یعنی شتێکی وەها باسەکەین کە سوودی هەبێت بۆ خۆیان بۆ خێزانەکانیان ئەگەر بینە سەر ئەوەی کە ئێمە چ زەیتێکیان چ ڕۆنێک بەکاربێنین هەمووی تەندروستە ئەگەر ئێمە بە تەندروستی بەکاری بێنین یعنی ئەوەی کە ناتەندروستە ئێمەی ناتەندروستیەکەین بە جۆری هەڵگرتنی بە جۆری لێنانی یعنی لە بینی هەر سێ جۆرەکەیە ئێمە ئەگەر پێش ئەوەی بچینە سەر جۆرەکانی بزانین سوودی تەندروستی چەوری چییە بۆ ئێمە چەوری ئێمە هەموو زەمانەیەتی یعنی لە دوای کاربۆهیدرات بە تایبەتی وەکو خۆت دوتت ئەوانەی کە کیتۆکەن ئەوانەی کە لۆ کاربەکەن یعنی کاربۆهیدرات کەم بەکارێنن بۆ ئەوەی تووشی هیلاکی و بێتاقەتی نەبن پێویستیان بە چەوریە هەروەها بێجگە لەمەی کە ئێمە کالۆریمانە و زۆرترین کالۆریشمانەتێ ئێستا بۆ هەر 1 گرامی کاربۆهیدرات 4 لەگەڵ پرۆتینیش یعنی گۆشتەکانە 4 کالۆریمانەتێ بەڵام لە چەوریە 9 کالۆریمانەتێ ئەوەنە یعنی تقریبا 2 ئەوەنە و ڕۆژێکی ڕێژەکەی زۆرە بۆچی تریش بەکارێت یعنی لە لەشە یەکێک لە شتە سەرچاوە گرنگەکان ئەو ڤیتامینانەی کە لە چەوریە ئەتوێنەوە کە بە کەلیمەی دایک دی و ئەی و ئی و کەی ئەمانە لە چەوریە بۆیە ئەو کەسانی کە ئەو گیانە بەکارەهێنن کە چەوری لە لەشیانە نامژرێ و فڕادرێتە دەرێ تووشی نەقسی ئەو ڤیتامینانە بن و زۆر خراپە بۆیان هەروەها چەند شتیتر لەگەڵ هۆرمۆناتەکانە کە لە لەشە ئینسان یعنی بەشداری لە دروستکردنی هۆرمۆنەکان لە ناویانە گرۆت هۆرمۆن کە هۆرمۆنی گەشتەیە هەروەها بۆ هەستە دەمارەکانیشمان هەر بە کەڵکیەکەواتە چەوری سوودێکی زۆرمان پێ ئەگەینێ و ناکرێ خۆراکەکانمان چەوریتیانە بێ ناکرێت و بڵێ و لە عیلمیش ئێستا ئەڵێ لە 25 هەتا 35 یان لە 15 هەتا 35 ئەتوانرێ خواردنەکەمان لە چەوریەوە بێ و لە بەڵام چ چەوریەک و چۆن بکرێت ئێستاینە سەر جۆری چەوریەکان ئێمە بە شێوەیەکی گشتی 2 جۆر چەوریمان هەیە چەوریە تێرەکان و چەوریە ناتێرەکان چەوریە تێرەکان ئەمانن کە لە ئاژەڵەوەیەت ئەدا لە ئۆڤۆکادۆ لە کۆکەنەت لە هی خورما زەیتی خورما ئەمانە نەباتیشن بەڵام چەوریەکانیان هەر چەوری تێرە ئەمانە کە ئەمانە ئەگرێتەوە چەوریە ناتێرەکانمان هەیە کە ئەمانەی لە زەیتی ڕووەکەوە و تەنانەت لە تۆوەکان و هەندە ڕووەکەکان خۆیان کە ئەمانە باشترە یعنی ئەگەر بەڕای من لە من بپرسی بڵێ
کونجی باشە یان زەیتی کونجی پێتەڵەم کونجی خۆی باشە و ئەگەر بپرسین بۆ لەبەرەوەی ئەمە پێکهاتی تریشی تایە کونجێکە خۆی لەبەرەوە کەتان کە دەوڵەمەنە بە ئۆمیگا 3 و زۆر پێویستە بۆ ئێمە کەتانەکە خۆی باشتر لەوەی کە زەیتێکی کەتان یعنی مەسەن ئێستاریەکێک لە ئێرەمە ئەم زەیتانە هەمووی لە بازاڕە هەیە و زۆر جار بەکارهێنرێ ئەگەر کەتانەکە خۆی یان تۆکان تەنانەت گوڵە بە ڕۆژە خۆی بەکاربێنرێ یعنی بە تایبەتی بۆ ئێواران ئێمە گەرزەڵاتەیەکەکەین من ئەتوانم لە بری چەوری چنیەک گوڵە بە ڕۆژەیان هەر یعنی چەوریەکی تر کونجی لەگەڵا گوێز کە دیسان گوێز زۆر دەوڵەمە نەبێ بە ئۆمیگا 3 بایم هەر زۆر باشە هەمویان باشن. اینجا بەڕاستی پرسیارێک کە زۆر لە لای خەڵک هەیە و دڵنیاشم کە ئەم پرسیارە لەوانەیە زۆر بخانم پێویستیان بە وەڵامەکەی بێ بۆچی کە بۆ نەخواردنێک بە زەیت لێ ئەنین زۆر جار هەیە کابانە دێرینەکان واتە نەنکی ئێمە کەسانی بەتەمەن کە کابانی دێرینن ئەڵێن نه ئەم زەیتە ئەمە ئێستا هەیە ئێستا ئێمە بەکاری ئەهێنین ئەگینا جاران ئەمڕۆ نەخەستەتون نەهەبوو هەموو شتێکمان پێلێ ئەنا تاموچێژێکی زۆری تری هەبوو و زۆر جار ئەشی بەسنەوە دکتۆرە بە نەخۆشیەوە ئەڵێ نازان بۆچی زەیت ئەبەچێتەوە بە نەخۆشیەکانەوە بوون نە کەسانی بەتەمەن هەمیشاڵێن ئەڵێن بەکاری مێنن لەبەرەوەی ئەم تونە باشترا و ئێمە جاران هەرەمەمان بکانەوە هیچ نەخۆشیش نەبووین جا هۆکاری ئەم بابەتە چیە ئایا ئەو پێکاتانی کە لە نێو زەیتایە هەمان و پێکاتانەیە کە لە ڕۆنێکی تونایە خودت جیاوازیان هەیە ئەگەر بینە سەر ڕۆنی تون دوو جۆر ڕۆنی تونمان هەیە کە زۆر جار خەڵکان نەخۆشەکان یعنی خێزانەکان ئەپرسن چی ڕۆنی تون حسابەکرێ ئێمە ڕۆنی ئاژەڵیمان هەیە کە ئەوەیە لە ئاژەڵەکە دەرەهێنرێ کە ئەم ڕۆنە ئەگەر بە کەمیەتێکی کەم بخورێ بۆ جەستە زۆر پێویستە هەتا نەخۆشیەکانی جەستە و نەخۆشیەکانی دڵ و ئەمانە کەمەکاتەوە ئەوەی کە لە ئاژەڵ دەرێت بەڵام ڕۆنێکی تونمان هەیە کە جێیدا ئێستا لە بازاڕەکانمانە زۆرە خەڵک زۆر بەکارهێنێت تامیشی خۆشترە کە ئەوەی پێیەڵێن هایدرۆجینەیتد یعنی هەر ڕۆنی گوڵە بە ڕۆژەیە یان ڕۆنی خورمایە یعنی ئەوەی پامی پێ ئەوترێ ئەمە ئەهێنرێت کە هەرزانترین جۆری ڕۆنە ئەهێنرێ تێر ئەکرێ کە ئەم تێرکردنەکرا هەم تامی خۆشترە بێ هەم ماوەی مانەوەی زۆرترە بێ ئەمەش زۆر بەکارهێنرێ و خەڵک بە تامی خۆشی ئەزانێ بەڵام ئەمە ئێستا لە زۆر وڵاتە پێشکەوتوەکانە ئەسڵەن هەر مەمنوع کراوە بە فرۆشتنی لەبەرەوە تکا ئەکەم لەم بەرنامەی جەنابتەوە کە هیچ ماڵێک ڕۆنی تەنەکە و سەتڵ ئەوەی کە هایدرۆجین کراوە بەکار نەهێنن لەسەری نووسراوە دکتۆرە گەزانیاریمان بڵێ نووسراوە هایدرۆجینەیتد یان هایدرۆجین کراو ئەمانە یان لێ نووسراوە سمن نەباتی یعنی ڕۆنی نەباتی ئەمانە بە هیچ جۆرێک باش نین کەواتە ئەوانی کە تۆ ئاماژەت پێکرد واتە کە لە ئاژەڵەوە وەرەگرن ئەوانە تەندروستترن ئەوانە تەندروستن ڕۆنی تون لەگەڵ دووگە بە مەرجێک ئەو ڕێژەی کەوەری ئەگرین مەسەڵەن 20 گرام بۆ ژن 30 گرام بۆ پیاویان ئەگەر بە ڕێژەی ئەو کالۆریانی کەوەری گرین ئەوەی کە باسم کردم لە 15 بۆ 35 لەوە 110 ئەبێ لە ڕۆنی بەستووە وەرگیرێ کە ئێستا لەو 20 مەسەڵەن لە هێلکەیەکە 4.7 گرام چەوری بەستویتیایە بەڵام شتێکی کەمان هەیە لێرە ئێمە لە چەوری یعنی مەسەڵەن لە چەوری ڕۆنی کوردیە لەگەڵ ڕۆنی دووگە کە بەکارهێنرێ 145 مۆنۆ ئەنساتوریتد فاتە یعنی وەکو زەیتی زەیتون وایە ئەوە نە بەسوودە بەڵام 155کەی ڕۆنی ساتوریتە کەواتە یعنی کە کۆیکینەوە ئێمە باشە بەڵام زیادە خۆریتیان نەکرێ زیادە خۆریەکە وەکو چی مەسەڵەن یەکێک بەیانی ئەستاوە 2 هێلکەی خواردووە نیوە ڕۆژ گۆشتە خوا برنجەکەشی بە ڕۆنی کوردی لێناوە ویستم پرسیاری ئەوە بکەم ئێستا بۆ نمونە خێزانێکن ئەڕۆن بۆ با بڵێ گەشت بچن بۆ سەیران ئاگرەکەنەوە ئەڵێ برنجی داربێت اینجا ماشەڵڵە لە سەیران دایمەن بامێ و مریشک و ئەم بابەتانە لێنرێ سێرەکەی هەر لەگەڵ برنجەکەیە بۆ نە بەڕۆنی تون ئەکرێت واتە ڕۆنی کوردی
ئەگەر شلێک لێ بنرێ بە هەمان شێوەیە خۆزی ئەکرێت لە ناو منجڵێکا و ئەویش بە هەمان شێو دواتر تۆزێک ڕۆنی هەر پێوەکەنەڵێ بەبەری سوور کرێتەوە مریشکە بە هەمان شێوە. دکتۆرە ئەگەر بۆنە لە گەشتێکی لەم شێوەیە من بمەوێت بڕێکی پێویست خواردن بخۆم زۆرم برسیە. پێویستەکان من چەند بڕ بخۆم هەم بۆ ئەوەی کە بتوانم بۆ ئەو بابەت و ئەو ڕێژەی کە تۆ ئاماژت پێکرد بڕە پێویستەکە بەلەشی من بکە و زیانیشم پێ نەگات. لەو کاتەیە ئەگەر برنجەکە بە ڕۆنی کوردی لێنرا مەسەڵەن نابێ ئاوی گۆشتەکە چەوریەکەی لەسەر بێ، نابێ پێستی مریشک و ئەوانە بخورێ، نابێ دووگ ببرژێنرێ و یعنی کێشەکە لەوە ئێمە دووگەکەش ئەبرژێنرێت و ئەویش ئەخورێ. ئەمە یعنی چەند ڕێگایەکە کە تۆ لە شتێک وەرتگرت لەوانی تر کەمکەر لە هەڵ ڕۆژەکە هەمووی بۆ نە تۆ نیوەڕۆکە بەم شێوەیە ئەم هەموو خواردنەوە ئێوارەش گۆشتی برژا و تووکی برژا ئەمە چ زیانێکی ئەگەر گۆشت ئەو کاتە ڕێژەی ئەو کۆلسترۆڵی کە یعنی ئێمە وەریەگرین کە ڕێژەکە لەو سەتا دەیەت زیاتر تێپەڕی ئەو کاتە کۆ بێتەوە لەسەر دەمارەکانی یعنی خۆی یعنی لە ناو خەڵکەوا باوە پێڵێن کۆلسترۆڵی باش و کۆلسترۆڵی خراپ. کۆلسترۆڵە باشەکە کە HDL پێڵێن یعنی های دنسیتی لايپۆپرۆتین یعنی پرۆتین و چەوری پێکەوە یەکەگرێ و لە ناو بۆریەکانی خوێنمانە کە ئەمە هەتا بەرز بێ بۆ ئێمە باشە بۆیە پێڵێن کۆلسترۆڵی باش. دووەم کۆلسترۆڵ کە کۆلسترۆڵی خراپە کە پێڵێن LDL یعنی لۆ دنسیتی لايپۆپرۆتین ئەم لايپۆپرۆتینە لۆ لايپۆپرۆتینە لە ساچورەیتەکانەوە لە چەوریە تێرەکانەوە دروست دەبێ لەبەرەوە ئەگەر ڕێژەکەی زۆر بوو ناڵم ئەگەر بە ڕێژەیەکی کەم بخورێ هێشتا باشیشن بەڵام ئەگەر بێت و ڕێژەکەت زیاد کرد ئەو کاتە ئەو LDLمان بۆ بەرز دەکاتەوە و لەسەر بۆریەکانی خوێن ئەنیشێت و بۆریەکان بچووکەکاتەوە ئەمجا عیلاقەیە بێت بەسەر نەخۆشی شەکرەوە بۆ نەخۆشی زەخت بۆ نەخۆشی بۆریەکانی خوێن هەمویان زیانی پێگەن. جا پرسیارە گرنگەکە ئەوەیە بۆ نمونە ئەمە تایبەتەکەم بۆ کەسانی کە کیتۆکەن جنابیشتان وەکو پسپۆرێکی خۆراک بۆ هیوایم کە بتوانین زانیاریەک بۆ کەسانش بگەێنین. کەسانی کە کیتۆ ئەکەن بە تایبەت ئەبینین کە هەموو خواردنەکانیان بە دووک هەموو چەورەکانیان بە دووکە ئایا خواردنی سێ جار واتە بڵین تواننەوەی دووک ڕۆژی سێ جار بۆ ئەوەی کە ئێمە ژەمێکی تەندروستی بۆ کیتۆ پێ بکەین ئەمە هیچ گرفتێکمان بۆ دروست دەکات یاخود ئەگەر بڵێم زیادە ڕەویکردن لە خواردنی چەوری دووکی ئاژەڵیشە بە هەمان شێوە گرفتی وەکو ڕۆن و زەیتەکەی یاخود نەخێر. فەرقی هەیە خۆی ئەوانەی کە کیتۆ بەکارێنن 105 خواردنەکان کاربۆیدرایتە حەفتای چەوریە 20 پرۆتینە لەبەرەوە لە ئەوانە ئەوانیش نابێت زیادە خۆری تیا بکەن ئەتوانن لە چیەوە وەریگرن یعنی بۆ ئەوانەی کە کیتۆ بەکارێنن تۆوەکان و ناوکەکان یعنی ناوکی گڵۆبە ڕۆژە کونجی بایەم ئەمانە تەنانەت خراپیەکش لە ئەوانە هەیە ئەچن ئەیکەن بە مەسەڵەن ئەیکەن بە ئارد و ئاردەکە ئیشی هەویری لێ دروست دەکرێ و ئەیخۆن کە ئەمەش دیسان ناتەندروستە چونکە تۆوەکان تەنانەت ئەگەر بتوانی تۆوەکان بە کاڵیش باشترە وەک لەوەی کە ببرژێنرێ بە کاڵی بخورێ ئەگەر نایعنی ئەوان ئەگەر کە خواردنەکەیان دروست کرد ڕێژەیەکی لە کەسی احتیادی زیاتر لە بەرەوەی ئەوان کاربۆیدرات وەرناگرن ڕێژەی لەشیان یعنی لەشیان چەوری ئەستوتێنێ یعنی ئەو تاقەیە ئەو وزەیی کە لەشیان بەکارهێنێ لە چەوریەکەوەیە بەڵام هەر نابێت زیاخۆری تایە بکەن و هەمووی بکەن بە چەوری دوو نەخێر زانیارێکی باش بۆ کەسانی کە کیتۆکەن بۆ هیوایم کە ئاگاداری تۆوەکان زۆر باشە و تا ئەتوانن بە کاڵیشە. بابەتێکی تر کە لەوانێت تۆزێک دوور بێ لە بڵین تەوەرەکەی ئەمڕۆمانەوە بەس زۆر بەلامەوە گرنگە کە بەڕاستی زانیاری لەسەری بزانین ئەمەش هەر بۆ خانمانە بەداوای لێبوردنەوە ئەمڕۆ تەواوی زانیاریەکانمان زۆرینەی بۆ خانمانە ئەمەیان کە ئەم پرسیاری کە هەمە دکتۆرە لەبارەی زەیتەکانەوەیە باشە ئایا بە تایبەت ئەوەی کە زۆر گرنگە قژە بۆ خانمان و زۆر جار ئێمە ئەبینین کە لێرە و لەوێ بە تایبەتیش لەو فەوزا زۆری کە لە ناو سۆشیال میدیایە هەیە بەڕاستی زۆر کەس پسپۆرن تەنانەت بە بڵین لە وڵاتە جیاوازەکان و بە زمانە جیاوازەکانیش ئێمە ئەیبینین کە هەر یەکەی بە شێوازێک باس لە گرنگی بەکارهێنانی زەیت ئەکەن و لە هەندێک کەسی تریش بەڕاستی من بیستومە کە
زەیت هیچ سوودێکی بۆ قژی ئێمە نیە بەڵام لە هەندێک تر پسپۆڕن کاڵێ بە پێچەوانەوە بۆ مێخی سەر هەندێک کەسە لە بە پێچوانەوە تەنها بۆ بەشی خوارەوەی قژ اینجا ئەمە پێمان بڵێ ئەگەر کەسێک زەیتی بەکارهێنا هەر جۆرە زەیتێک بێت شێوازە دروستەکەی چۆنە و ئەگەر ئێمە زەیتەکە بخۆین باشترە یاخود بۆ نمونە لە بەکارهێنانە لە بڵێن ڕووکاری دەرەوەواتە لە دەرەوەی قژمانە بەکاری بێن ئاگەر خواردمان لێرەوە ئەچێ بۆ قژەکە یاخود نەخێر ئەبێ بەم شێوەیە بەکاری بێنین بۆ قژەکان خۆی ڕاستی تەوێ قژ لە لەشەوە ئەو شتانەی کە پێویستیەتی کە هەیەی لەشەوە وەری ئەگرێ بەڵام ئێمە بۆ ئەوەی هەندێک جار سەرتاڵەکان یعنی لە خراپ لە تەڕی بەکارهێنان و لە هین سەرتاڵەکانی ئەقلیشی ئەگەر هەندێک لە زەیتی لێ بدرێ لەوانەیە خراپ نەبێ یان زۆر جار هەیە ئاسانکاری بۆ داهێنانەکە بەڵام بۆ بێخی سەر من قەت وەکو خۆم لەگەڵ ئەوەیان نیم چونکە بێخی سەر وەکو عەزەلەی بچووک بچووکە کە ئەیشێلی باش نییە کە زەیتی بە بەکاربێنی چونکە لەوانەیە بێ بەهۆی هاتنە دەرەوەی قژەکە و هاتنە دەری لەبەرەوە من پێم باش نییە بەس ئەگەر تۆ بڵین بۆ جەستە ئێمە چۆن پێویستمانە ئێمە ئەگەر خواردنمان باڵانس بێ یعنی هەموو جۆرە خۆراکەکان لە خۆراکەکەمانە هەبێ کەواتە قژێکی تەندروستیشمانە بێ کەی کاتێک قژێکی تەندروستمان نابێ خۆراکەکانمان هەڵەیتیا بێ هەروەها یعنی خراپ بەکارهێنان و زۆر بەکارهێنانی شامپۆ یعنی مەسەن ئێستا شامپۆ لە هەفتەیەکە یەک جار بۆ دوو جار زیاتر باش نییە یعنی ئەگەر تۆ مستەڕ بووی خۆت بشۆی ئەتوانی بەس ئاوی پیا بکەی نابێ شامپۆی لێ بدرێ و شامپۆ نابێ زۆر پێوەی بمێنێتەوە نابێ زۆر گەرمکەرەوە ئەوانە بەکاربێنریان زۆر خاوکەرەوە ئەم شتانە هەندێک جار هەیە لەگەڵ کارەکەی ئێمە پێچوانەیە وەڵامی تر هەندێک زانیاری هەیە بۆ ئێمە بۆ بینەرانیش زۆر گرنگە دەسەکانە خۆش بێ دکتۆرە چیمان ئەنجا یەک بابەتی تر کە بە تایبەت ئەو کەسانی کە با بڵێن شێفن و هەندێک جاریش هەیە کە لە کۆبوونەوەی با بڵێن خێزانی و ئەم بابەتانە ئێمە زۆر جارەما بینین کە بۆ نمونە یاپراخێک لێنرێ مەنجەڵێکی گەورەیە ئەبینین لە کۆتایەکەیە یەک قاپی گەورە یەک تاوەی گەورە زەیت سوورەکرێتەوە و گەرمەکرێت و ئەقچەنرێ بەسەر بۆ نمونە مەنجەڵێک یاپراخە ئەمانە زۆرە بینین ئێمە ئەمانە خۆی دروستن ئەگەر بۆ نمونە ئێمە بڵم ڕێژێکی زۆریش نەخۆین با نەڵێن چونکە ئەم بابەتانە بەڕاستی ئێمە بمانێ و نەمانەوێت بوونیان هەیە و لێرەوەی خێزانی ڕاستە بەڵام لەگەڵەوەشە ئەگەر بۆ نمونە بەم شێوەیە خواردنێک یا خوب لەمەگەر یاپراخێک ئامادەکرا ئێمە چەند بڕەکە چەند بێ لێ بخۆین بۆ ئەوەی کە هەم چێژەکە وەرگرین هەم تەندروستیشمان باش بێ خۆی ئەگەر ئێمە هەموو خجۆرێک خواردن بخۆین چێژ لە هەموو شتێک وەرەگرین بەس کاتێک کە من چێژم بە تەنیا لە ڕۆنی کوردیا کۆ کردەوە یان لە خواردنی چەورا کۆ کردەوە ئەمە کێشە هەم بۆ خۆم و بە خێزانەکەش لەبەرەوە زۆر جار هەیە مەسەلەن ئەڵێ فڵان کەس بە خێزانی قەڵەون بە خێزانی قەڵەون بەڵام کێشە لە خواردنەکەیانایە ئەگینا ئەگەر بێت و تۆ خواردنێک بە ڕێژەیەکی معقول یعنی تەنانەت لە کاتێکا کە تۆ چێشتێک لێ ئەنەی نابێ بە شوشەیەک ئاواهی تێکەی بێ بە کەوچک حسابی بۆ بکەی یعنی ئەوەنە ڕێژەکەت کەم بێ بە تایبەتی ئەگەر مەسەڵەن خواردنێک کاربۆیدراتیشی تیابوو یان پرۆتین و شتێکی وەهای تریشی لەگەڵا بوو لەبەرەوە ئێمە ئەبێ بە ڕێژە و خواردن یعنی چێژی خواردن کۆ نەکەینەوە لە چەوریە لە شتی تر ئێمە گیایەکانمان هەیە ئەتوانین بیکەین بە خواردنەکانەوە مەسەلەن بەوانە یان بەهاراتەکان هین بکرێ بەڵام شتێکی کە حەز ناکەم بیرمان بچێت لە زەیتەکانە کە بەکارهێنین ئێمە ئایا کامیان بخۆین یعنی ڕۆنی ئاژەڵی بخۆین یان ڕۆنی ئەو پرسیارێکی زۆر زۆر گرنگە ئەوە لە کاتی تامکردنی خواردنەکانی شێفە و کۆمەڵێک پرسیاری زۆری تریشم هەیە بەڕاستی بە تایبەتیش بۆ ناو چێشتخانە بزانین شێوازە دروستەکە چۆنە و کامیان ئێمە بۆ هەر خواردنێک چۆنی بەکاری بێنین بەڵام ئێستا لەگەڵ بینەرانمانە وچانێک وەرەگرین و بەردەوام بین فەرموون ئازانێمە دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵ دکتۆرە چیمەن هاتوین بەلای شەفالی و خواردنەکانیشی ئامادەن ماشەڵڵا زۆر سەریع بوانی دکتۆرە ماشەڵڵا سڵاوتان لەبێ بەخێر دکتۆرە
بەهر سەرەتا بڵێم کە شێف زەیتی زەیتونی بۆ هەردوو خواردنەکە بەکارهێنا ئەمەیان بەبێ ئەوەی گەرمیکە باشە کردیانە و بڵین زەڵاتەکەەوە و زۆری نەشمان لە ئێستاە زەیتی زەیتون بۆ زەڵاتە بەکارێنین بۆ نۆدڵسەکەش بڵێن بۆ سپاگێتیەکەش بە هەمان شێوە بەڵام شێف هەمیشە لەگەڵەوەیە کاش بڵین زەیتی زەیتون بە تایبەت زۆر گەرم نەکرێ لە بروی پێکاتە باشەکانی گۆڕێ بۆ بڵین بۆ ژەهر و بۆ پێکاتی خراپ لە لەشی ئەمەیە تا چەندەم بەکارهێنانە دروستە خۆی زەیتی زەیتون کە بەکاری ئەهێنین زەیتی زەیتون دوو خاصیەتی تیا هەیە خاصیەتێکیان ئەوەیە کە فینۆڵ و پۆلیفینۆڵی تایە کە ئەنتی ئۆکسیدانتە و زۆر بەسوودە بۆیە ینی ئەوە نەباسی زەیتی زەیتونەکرێ و مونۆئەنساتوریتد فاتیشە کە زۆر بۆ جەستە بەسوودە ئەمە ئەگەر لە کاتێکا بە کاڵی بخورێ ینی بکرێتە خواردنی گەرم نەکراوە ئەمەی وەکو خۆی ئەمێنێتەوە بە تایبەتی ئەگەر گوشراوی یەکەم بێت بەڵام ئەگەر ئێمە هەندێکیش کەم گەرممان کرد یعنی وەکو ئێستا ئەم نودڵسەکەی حازر کردبوو ینی هەر ئەوەنەی کە يعني كرديا ناو خواردنەکە و بەس گەرم بوو وڵای خۆیان پێڵێن هەر ترسانی يعني نەیهێشتۆ يعني حتا بۆ دروستکردنی برنج لە ماڵەوە شلە ئەمانە ئەگەر بە ئاسایی مەسەن ئێستا من بۆ خۆشم لە ماڵەوە زەیتی زەیتونەکە ئەکەمە منجەڵەکە و یەکسەر ئاوەکەی تێکەم ئەنجا برنجەکە لێ ئەنێم بەڵام حاڵەتێکمان هەیە ئێمە حاڵەتی داخکردنە يعني ئەوەی کە ئەیسووتێنن زۆر کەسێ بەداخەوە تەنانەت بۆ ڕۆنی کوردیش و بۆ زەیتی تریش بەکارهێنرێ و بۆ ڕۆنە خراپەکەی کەوتم هایدرۆجینەیتد کە زۆر خراپە ئەمانە تحملی گەرمای يعني کە گەرمیانەکەی زەیتی زەیتون تحملی زۆرترین گەرماکە پۆلیفینۆڵەکەی لە ناوە چێ بەڵام ناسووتێ لە کاتێکا بۆ شت سوورکردنەوە لەبەرەوە ئەگەر خانمان لە ماڵەوە ویستیان شت سوور بکەنەوە با بە زەیتی زەیتون یا بەڕۆنی کوردی جا لێرە یەک پرسیاری زۆر باش بە مێشکمە هات با ئەو پرسیارەش بکەم خوا دکتۆرە بۆچی کە ئەڵێن زەیتی زەیتون ئەڵێ ئەو شێوازەیە کە بۆ خواردنیان شێوازەیە کە بۆ بڵین زەڵاتەیە شتیوا لەو جۆرە هەیە یاخود ئێمە توانین هەردووکی بۆ نمونە یەک شێواز بەکاربێن بەڵام وەکو تۆ ئاماژەت پێکرد بە دروستی خۆی دوو جۆرە جۆرێکیان کە ئەڵێن یعنی گوشراوی یەکەمی زەیتی زەیتونەکەیە ئەمە زۆر بی ڤیتامینەکان و منراڵ و یعنی کانزاکان و هەموو پۆلیفینۆڵ و فینۆڵەکانی شیتیایە باشە ئەو شێوازی سەرەتایە گوشراوی یەکەم بۆ خواردن ئامادەکردن ئەبێ بۆ خواردن ئامادەکردنە بێ بەڵام ڤیتامینەکان و پۆلیفینۆڵەکانی بە گەرمکردنی زۆر ئەڕوا بەڵام ناسووتێ لەبەرەوە ئێمە ئەڵێن بە یعنی بۆ شت سوورکردنەوە بەکاری بێنن بەڵام بە تەمانە بن ڤیتامینەکانی تیابمێنێ بەڵام ئەگەر بێت و من لە بری ئەوە زەیتێکی گوڵەبە ڕۆژە یان گەنمەشامی بەکاربێنم ئەمان تحملی گەرماناکەن بە خێرایی ئەسووتێن کە ئەسووتێم یعنی تەنانەت یعنی هەر دووگ و ئەوانش کە هەندێک لە خانمان لە ماڵەوە ئیسووتێنن یعنی دووگەکە ڕەش ئەبێ زۆر جار هەیە لە بروی ڕۆن دروستکە ئەم ڕۆنە دوایی کەنە شوشەیەکەوە هەڵیەگرن بەکارێنن ئەمە دروست نییە نەخێر لە کاتی خۆیان ئەتوانی ئیشەکەی پێ بکەی يعني أميش بالتحملي يعني جرماكي حتى صوهشتا ودوسطيش تحملك ناسوتي بلام أجر حلت قرد خرابية كلا خلقرت نكاتي نابي حلي بقرين كاتب ببي وتكاين دكتورة شيمان هر كاتيك ما قردوكي حيواني واتدوكي أجلي من بكار هنا پێویستە کات کە بەفرەشی بەو شێوەیە کە کڕیمان یەکسەر بەکاری بەکارە نەکرێت بەڕۆن و دووبارە بەکار بهێنرێتەوە ئەوە دیناچر ئەبێ ینی ئەگەر ئێمە هەڵی بگرینیان هەر ڕۆنێکیش کە داخیەکەین لە داخکردنا يعني ئۆکسیدانتێک دروستەکە ئۆکسانێک دروستەکە کە پێڵێن ڕەگە بەڕەڵاکان لە لەشا زیادەکە کە لە کۆتاییە ئەگەر ڕێژەکەی کەم بێ لە ڕێژەی پیری یعنی زووتر پیرە بین یعنی تەسیرێ بێ بۆ بۆریەکانی خوێن و بۆ دڵ و ئەوانە ئەو ئەنتی ئۆکسیدانتی کە لە زەیتی زەیتونە هەیە کە بە پێشەوەی گەرم بخورێ ئەو دژی ئەو ئۆکسانانەی ئەگەر لە چەند جار دکتۆرە بۆ نمونە لە ڕۆژێکە یاخود لە کاتێکە بۆ کەسێک بۆ بڵێن شفتە سوورەکاتەوە
ڕۆنەکە گەرم بووە بێ داخ بێت یعنی شێوازی هەندێک لە خواردنی کوردەواری داخیش نەبێ باشە ئەم ڕۆنە ئەتوانین دوای چەند کاتژمێرێکتر بەکاری بێنینەوە یاخود لەو ڕۆژەیە خود نەخێر ئەگەر ڕۆنەکە نابێ بهێڵن یعنی زۆر کەس هەیە کە ڕۆن ئەخاتە سەر یعنی مەسەلەن هەتا پانیە کاتەوە ڕۆنەکە لەسەر ڕۆن دووکەڵی لێ کەی ڕۆن دووکەڵی لێ هەستان نابێ بەکاربهێنرێ هەر لەو کاتەشان نابێ بەکاربهێنرێ مادەی ئەکریلامی دروستەکە و کە یعنی دیناچر بێ ئەڵێن و کە خراپە یعنی ئەو فری ڕادیکاڵانەوەکو پێم وتی ئەگەر کەم بێت لە ڕێژەی پیربوون و هیلاکی لە لەش دەرەکەوێ ئەگەر ڕێژەکەی زۆرم و لاسامە حەڵابووی هەیە دژە یعنی وەک مسەرتەن بێ یعنی تووشی سەرەتانان کە لەبەر ئەوە بە هیچ جۆرێک زەیتی نەباتی بۆ سوورکردنەوە ئەو شتانە نابێ بەکار بهێنرێ ئەگەر بەکارمان هێنا لەسەر گڕێکی کەمێک هێواش نابێ بهێڵین سووتێ کە سووتە ئەبێ یەکسەر ئەو ڕۆنە فڕیت و ڕۆنێکی تازە بێنی دەست شێف پرسیارە نییە زۆر بەباشی چووە ناو وتاکانتەوە دکتۆرە ئەنجا شێف لەوانەیە کە خواردنی تەندروست زۆر گرنگی پێیات شێوازی بەکارێنانکە شو بزەم تا ئێستا باشەوە نیە شێف ئەوەی کە خۆت بەکارێنی لەخوا باش زانیاری باشی هەیە ئەنجا یەک بابەتی تر کە بەڕاستی گەر بڵێم هەر کوردێک لە هەر شوێنێکی دنیاە بێ باوەڕ ناکەم حەزی لێ نەبێ ئەویش ئەو سینیە پاقلاوەیە کە لە دواییە ئێمە یەک تەواوڕۆنی قرچاوەکەین بەسەریا دواتریش یەک قاپی گەورە شیلە ئەگرینەوە ئەکەین بەسەریا خۆی بەڕاستی چێژی زۆر زۆرە و من ئەگەر بڵێم مەیخۆن بەڕاستی بیخۆن بەڵام بابزانی شێوازە دروستەکە چۆنە بۆ ئەوی کە دکتۆرە چیمان پێمان بڵێ هەم بیخۆین و هەم زیانیشی نەبێ بەڕاستی من زۆر گرنگە بەلامەوە کە بەتەواوی بینەرەکانمان بڵێم بۆ هەر بڕگەیەک و بۆ هەر بابەتێکە هەڵی ئەبژێرین ناڵین کە ئەم بابەتە قەدەغەیە نەخێر قەدەغە نیە بە پێچەوانەوە بەڵام شێوازە دروستەکە بۆ ئەوی کە لە کۆتایی ئێمە تووشی نەخۆشی درێژخایەن یاخود ئەو نەخۆشیانە نەبین کە دوور بێت لە هەموو لایە کە دواتر چارەسەری زۆر زۆر قورسە زۆر ڕاستە ئێمە یعنی کە زەیتی نەباتی یعنی ئەوەی کە لە نەباتەوە دەرێت بە هەموو جۆرەکانی نابێ بخرێتە فڕنەوە چونکە ئێمە ئەزانین فڕن کاتێک کە ئێمە بەکارێنین هیچ کاتێک شێف ئەکید لە 150 تا 200 و جاری وە هەیە بۆ ئەوەی شتێک جوانتر بێ لە 250 بەکارێنین ئەم زەیتە کە خستە ئەو دەرەجەی حرارەتەوە ئەسووتێ ئەسووتێ لەبەر ئەوە بە هیچ جۆرێ ئەنجا لە هەمووشی کێشەتر ئیشی هەویر جاری وایە هەر ئەو کاتەش ناخورێدا ئەندێ چەند ڕۆژێکی پێچێ جاری وایە هەفتە و جاری وە هەیە لە ئەخرێتە مجەمی دەومانێکیشی بەکار بەسەرایەت و ئەنجا بەکارێنرێ لەبەر ئەوە بە هیچ جۆرێ ئەگەر ئێمە وەکو تۆوتێ کە ئەگەر من هەر ویستم ئیشێکی هەویر بکەم ئەو کاتە ئەبێ بە ڕۆنی کوردی بیکەم یا بە زەیتی زەیتون ڕۆنی تون ڕۆنی ناڵین تون لە بەروی نەوەک ڕۆنی تەنەکە بەکاربێن چونکە ڕۆنی تەنەکە ئەمە جۆرێکە لە ترانسفاتی پێوترێ کە ڕۆنی گۆڕاوە دروست کراوە ڕۆنی کوردی کە بۆنێکی ڕۆنی کوردی ئەمەی تر لە کوردی یعنی لە ئاژەڵەوە لە ئاژەڵەوە دروستە بێت تەنانەت کەرەش دوو جۆرە کەرەمان هەیە کەرەی حیوانیە یعنی ئاژەڵیە کەرەمان هەیە لە ڕووەکەوەیە ئەمەی ڕووەکی باشنی هەر بەکار بهێنرێ ینی بە هیچ جۆرە بۆ ڕووەکیەکان زیاتر لەگەڵ بەکارهێنانی تۆوەکانایە کە تۆوەکان بخورێت ئەوە ئەو بڵین شێوازی ڕۆن و چوری کە زەرورە یاخود گرنگە بۆ لەشی ئێمە لە تۆکان و ئێمە بتوانین سیرکە ئێمە بۆچی زەیتیش یعنی خەڵک کە پێی ئەڵێ خراپە ئێمە لە ناو زەیتا دوو جۆر یعنی چۆن وتمان مۆنۆ ئەنساتوریتد فات هەیە پۆلی ئەنساتوریتد فاتمان هەیە بۆچی ئێمە هەندێک جار کە گوڵە ڕۆژە ئەخۆین زۆربەی کەسەکان ئەڵێ کە گوڵە ڕۆژەم خوارد هەست بە زیب بکە کەم لە دەم و چاومیە دیان تەنانەت چەرەساتەکانی تریش ئەمانە لەبرەوەی پۆلی ئەنساتوریتد فاتی ئۆمیگا 6 و 9 تایە بە تایبەتی نۆیەکان ڕێژەیەکی زۆر زۆری تایە لە جەستەی ئێمەیە نابێ یعنی تا 20 تێنەپەڕێ بەڵام خواردنی ئێمە سفرەی کوردی ئۆمیگا 3مان زۆر کەمە بەڵام ئۆمیگا 6مان زۆرە بۆ لە بروی زۆر جار هەیە دانیشین هەر خێزاندا ئانیشە جاری وایە حتا ئەگەر لەسەر کورسیش نەبێ ئەڵێ بەیادی جاران شتێکدا ئەخەن و بۆ ئەوی تۆکڵی گڵۆبە ڕۆژەکە ئەوەنە زۆر بخڕێ بە کیلۆدا ئەندرێ کە ئەمە زیانەکەی ئەوایە کە ئەو پۆلی ئەنساتوریتد فاتەکەی 6 و 6 و 9 زۆرەکە لە جەستەیە کە ئەمە زۆر بوو ئیلتیهاب ڕێژەی ئیلتیهاب لە لەشا زۆرە بێ بەڵام حەلێکی کەمان هەیە بۆ ئەمە ئەبێ چی بکەین ئێمە
ئێمە ئۆمیگا 3 وەرگرین ئۆمیگا 3 ئەبێ هەموو جارێک کە ئەو کەسانەی ئەو خێزانانەی کە زەیتی گڵۆبەڕۆژەیان زەیتی گەنمەشامی بەکار ئەهێنن هیچ خراپ نییە لە کاتێکە ئەگەر ئۆمیگا 3 بەکاربێنن لە خواردنەکەیانە ئۆمیگا 3 لە چیا هەیە ئەگەر بڵین ئێمە لە ماسی ئەوەی زەریاکان و ماسی سارد کە بڵێ ئەمە زۆر کەم دەستمانەکەوێ لە دووسێ ڕێگەی ترەوە ئەتوانین دەستمان بکەوێ یان لە بە حەب هەیە لە سەیدەلیەکانە بە سەپلیمنتە یعنی حەب نییە سەپلیمنتە بەڵام ئەویش نابێ هەندێک لە سەپلیمنت لە بازاڕەکانە هەیە ئۆمیگای 3 و 6 و 9 کە ئەمەش خراپە نابێ بەکاربێنرێ ئەوەی کە دروستە بەکاربێنرێت تەنیا ئۆمیگا 3یەکەیە لە چی تریشا هەیە بۆچی وتم لە تۆوەکانە کە زۆر گرنگە بە تایبەتی لە گوێز لەگەڵ کەتان لەبەر ئەوە زانیاری باشی من پێم باشە هیچ ماڵێک نەبێ ئەگەر گوێز و کەتانی تیانە بێ تۆوەکان بەعام بەڵام بەتەنیا ئەم دوانیان خۆشە خواردنەکانی شێفیش تاقیکەیتەوە سەڵاتەکە خۆمژانم چۆنە دەستخۆش شێف سەڵاتەکە لە دوایە سۆسێکم بۆ دروست کرد سۆسەکەش ڕووبەهەنار و ئاوی لیمە و زەیتی زەیتون بوو زۆر تایبەتەکەڵەکەین و دواتر ئەکەین بەسەر لە بەرەوەی ئێوارەیە لە ئێوارانە کاتی پرۆگرامەکەم تەواو من دواتر وڵسەکە تاقیەکەمەوە دکتۆرەگیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تاوی زانیاریەکانە ئەگەر ئیزافەی ما بێ لە کاتێکا کە چەوری ئەخۆنیان کاتێک کە تۆ حەزت لە دووگە و ئەتەوێ بیخۆی تکایە سەوزەیەکی زۆری لەگەڵ بخۆ ئەگەر سەوزەت لەگەڵی خوارد ئەم سەوزەیەوە ئەکا فایبەرەکەی کەتیایەتی ڕێژەی ئەو چەوری کە هەڵ ئەمژرێت کەمتر بکاتەوە لە برۆ باشترینە بۆ بەکارێنە لە کاتی خواردنی هەر چەوریەکە هەوڵبەن کە سەوزە و ئەو بابەتانەی کە هەن زیاد کەن بۆ سەر سفرە و خانەکانتان دکتۆرەگیان زۆر سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تاوی زانیاریەکانە بۆ هیوام کە بینەرانمان سوودیان لە تاوی زانیاریەکان وەرگرت بێت و ئاگاداری بەکارهێنانی زەیت بن بە هەموو شێوەیەک شەویان ماندوو نەبی سوپاس بۆ تۆ دووبارە بەخێر بن بە یارمەتی هاوکارانم سێوی سەوزێم ئێوارەیەمان پێشکەشکردن ماڵتان راوەدان بخواتان لەگەڵ